کتێبی سێم عرفان و ژیان ڕوانگەیەکی تەویلی بۆ شعری مەحوی. مەحوی یەکێکە لەو شاعیرە گەورانەی کە فەلسەفە و تەسەووفی سەردەمی خۆی وەکو هەوا توانۆتەوە تۆ هەڵێ مژی و هەستیشی پێ ناکەیت. دەقەکانی هێندە بەرز و باڵایە، تۆ هەست ناکەیت کە دەقێکی فکری و فەلسەفی و تەسەووفی باڵا ئەخوێنیتەوە. و ئەوەشی کە پسپۆڕەکەی لە بواری فکر و فەلسەفەیە کە دەیخوێنێتەوە لە ڕوانگە فکرەکەیەوە هەست ناکات دیسانەوە ئەدەبەکەی کردووەتە ئامرازێکی باڵای گەیاندنی بیر و بۆچوونەکانی، کەواتە ئاوێزانێکی گەورە ڕوویداوە، توانەوەیکی گەورە ڕوویداوە، هەم دەقێکی ئەدەبی باڵایە، هەم دەقێکی فەلسەفی فکری تەسەووفی باڵاشە. من لەو ڕوانگە و کارم لەسەر شعرەکانی مەحوی کردووە، بۆیە ڕوانگەیەکی تەویلی هێرمێنیۆتیکیم بۆ هەڵبژاردووە و مەحویم بەستوتەوە لە ڕێخۆشکەری کتێبەکەیە بە دوو بیرمەندی گەورەی جیهانی کۆن و نوێ. یەکەمیان غەزالیە کە داهێنەری قوتابخانەی ڕەخنەییە لە هەموو مێژووی مرۆڤایەتیە، لە مێژووی فکری مرۆڤایەتیە. دواتر کانتە کە درێژبوویەوەی ئەو قوتابخانەیە کە غەزالی دروستی کردووە، ڕەخنەی قوتابخانەی ڕەخنەیی کە ڕەخنە لە دەوروبەر لە خود لە کۆمەلگا دەگریت، ڕەخنەی زانستیانە لەسەر بنەمای زانستیانە، لەسەر بەرچاوڕوونی زانستیانە، خۆت بە پیرۆز نازانی، کۆمەلگات بە پیرۆز نازانیت، با هەرچەنە کۆمەلگاکە خۆشی بەلاوە پەسەند و گەورە بێت، ئەو کەم و کوڕیانەی هەیە بە شێوەیەکی زانستی دەری دەخەیت. ئەمە درێژە بێتەوە بۆ دێکارت، لە دیکارتەوە گوازرێتەوە بۆ کانت و قوتابخانەی میثالی ئەڵمانی، ئایدیای ئەڵمانی لێ دروست دەبێت. لەوێ من ئەو سێ کەسم بەیەکەوە بەستۆتە لە ڕێخۆشکەرەکەیە، غەزالی، کانت و مەحوی. و ملکەچکردنی دەقەکانیش نییە بە زۆر بوو ئەو بوارە، بەڵکو دەقەکان خۆی دەستگۆرۆی تەکاکە ئەو شتانی تیا بەس دووزتەوە و سەرچاوە معریفیانە. پێت وایە لە دەق باڵاییدا ئەو سیانە پێکەچەن یاخود لە ژینگە و بەگشتی لە بیرە، لە فکرا، لە بیرکردنەوەیە، لە داڕشتنەوەی فکرا دووبارە، لە دەقواڵاییە، هەرسێکیان زمانێکی باڵایان هەیە. یعنی تۆ غەزالی خوێنیتەوە بۆ نمونە غەزالی ئەدیب و شاعیر نەبووە، بەڵام کە کتێبەکانی خوێنیتەوە بە تایبەتی المنقذ من الضلال، بە تایبەتی القسطاس المستقيم، تەنانەت تەهافت الفەلاسفە، تەنانەت إحياء علوم الدين، هەستەکەی زمانێکی دەربڕینی زۆر باڵا و بەرزی هەیە، لەبەرەوەی بەحرێ بۆ دەریایە بۆ لە زانست و لە ئەزمون و لە توانە. کانتیش بە هەمان شێوە زۆر کەسەڵەیە زۆر زەحمەتە بتوانی چەندێک متەرجمەکە گەورە بێ حەقی کانت بدات لە تەرجەمەکردنی دەقە باڵاکانی. و مەحویشێکێکە لەوانەی کە دەقەکانی بە زمانێکی زۆر جوانناسی ئێستاتیکی باڵا نووسراوە و لە هەمووشی گرنگتر وەکو عەرزم کردی پێشتر وەکو درەختێک وایە ئەم درەختە ڕەگوڕشی چ بێتە بنزەوی و ئاوێکی سازگار ئاوی بدا و ئەم هاتووە هەمووی ئەوەی توانێتەوە کردوێتە بەرهەمێکی ناوازەی خۆی کە ئەتوانین ناوی بنین مەحوییان بەرهەمی مەحوی و پێویستە لە مۆلا نالی ناسیمان هەبێ، ئێمە مەحوی ناسیمان هەبێ. بەو کەڕەستە سەرەتایانە کاری لەسەر نەکەین بەڵکو وەکو زانستێک، چونکە ئەمانە بەڕاستی لە بوارە ئەدەبیەکەیە نەگیرساونەتەوە، قەتیس نەماون، بەڵکو پەلوپەیان هاوێشتۆ بۆ هەموو بوارە مەعریفەکانی سەردەمی خۆیان.